خۆشەویستانم بەر لەوەی بڕۆینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە لەگەڵمانە بێت کە چالاکیەک لەوێ هەیە و بەوەمانی دەگوازێتەوە. بەڕێز ئازاد ئۆمەراوەیی سڵاوی خوات لێبێ و تاعاتت قبول بێ، بزانی لە سۆرانەوە چ چالاکیەکەیە بیگوازیتەوە بۆ ئێمە. بەڵێ ئازاد ئۆمەراوەیی سڵاوی خوات لێبێ، بزانین لە شوێنەی کە جەنابتی لێ چ چالاکیەکەیە کە بیگوازیتەوە بۆ ئێمە و بینەران. سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە ناحیەی خەلیفانم، لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستانم. دیارە لێرە چالاشێک لەلایەن ئەنجومەنەوە بڕێوە دەچێتن، تیایدا هاوکاری بەسەر خەڵکی کەم دەرامەت و کەسانی بێباوک و یەتیم خۆراکدا بەشەکرێتن بە بۆنەی ڕۆژی جەژنەوە. دیارە ئەم چالاکیەی ئەنجومەنی خەلیفان لە درێژەی خۆی ئەو چالاکیانە کەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەنجامیاندا. من بۆ زانیاری زیاتر قسەکردن لەسەر ئەو هاوکاری و کۆمەچێتنێکەوە لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەوە بەڕێوە دەچێتن. دەستمە لای بەرپرسی ئەنجومەن کاوسمان ناوی ئەگەر کاوسمان بیتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر باس لە سنەتی بەڕۆچوونی چالاکیەکان خەم بمان. شی بە ناوی خۆی گەورە میهرەبان، پێشەشی بە ناوی خۆم و برانی ئەنجومەنەوە دەست لە دەستخۆشی لە تەواوی برانی پێیامەکەم کە لەگەرمان بووینە لە هەموو کۆڕ و ناسەبە و بەرنامەکانمان دەستخۆشی لە تەواوی برانی پێیامەکەین و بە ناوی خۆم و برانیشەوە داوا لە خوای گەورە ئەکەین کە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکاتن، خوای گەورە جێژنی ڕەمەزان لە هەموو لایەش پیرۆز بکاتن و ئێمە بە هاوکاری خێرخوازان بەردەوامی لە خزمەتکردنی خەرکی فەقیر و هەژار خەرکی یەتیم و کەم دەرامەتەوە ئەمجارەشمان بە پێویستمان زانی بە هاوکاری خێرخوازانەوە 100 عائیلەی فەقیر و هەژار خزمەتکەین بە بۆنی هاتنی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە بەوەی بتوانین هەندێک خۆراشان دابینکەین بۆنی جێژنی ڕەمەزانەوە. کاوسمان دیارە ئێوە چالاکیترتان هەبووە لە مانگی ڕەمەزاندا، ئەگە باس لە خۆی چالاکیەکانتان بکەین، چالاکیەکانتان چی بوون؟ چالاکیەکانمان بریتی بووینە لە ئیفتارسایم لە جلوبەرێک بەسەر برانمان خوشکان منداڵە چاوگەشتەکاندا بەردەوام بووین لەو پرۆژانەمان و خەرکی فەقیر و هەژار تەکلیفی لێکردینە لەو مەسەلەی لایەنی مادی و هاوکاریمان کردینە، لایەنی خۆراکەوە هاوکاریمان کردینە. الحەمدولیلا خزمەتی باشمان دەبەرگەمان کردی ئەوەی پێمان کرابی ئەزە هەندێکیان کۆمەڵێکیان کۆڕ و مناسەبات بووینە، کۆمەڵێکیان بەبێ کۆڕ و مناسەبات بووینە. لە زۆر سپاس بۆ کاوسمان ناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس کاوسمان. بەڵێ کاکریاز دیارە ئەم چالاکیانەی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کەوا لە مانگی ڕەمەزاندا پێی هەستاون زیاتر هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت پێویست بووە لە سنووری ئەنجومەنی خەلیفاندا، تیایدا ئەوان هەستاون بە کۆمەچی و هاوکاریکردنی هاوڵاتیانی سنووری ئەنجومەنەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە لە خەلیفانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێست و ئەو بەڕێزانش کە دەستی هاوکاری بە هەژار و لە قۆماوانی وڵات